جهجای یاسین عزیز شروع و کار سیاسی پرسم میوان مال استودیو هجای یاسین تو بخیرات یا کردستان 24 ما گود دوست هندکا و دشمن هندکی دی گشت کوشکاس بی قناغ دهات یا پیوندین عراق و امریکا ممکنه چه بیت زۆر سپاس ئیمان خان سڵاو لە جەنابەت لە بینەرانی کوردستان 24 ئەم پێم وایە کە لە بەرژەوەندی عێراقدایە کە مامەڵە لەگەر ئەو وەزع نوێی و بارودۆخە نوێی کە لە ئەمریکا هاتوۆتە پێش ڕاستە زۆر جار دەڵێن کە هێڵە باڵێن سەرچیەکانی سیاسەتی ئەمریکا بە تایبەتی لە دەرەوە سیاسەتی دەرەوەی ئەمریکا زۆر جار جودان هەتا ئەو سیاسەتە دەرەوەی ئەمریکای زۆر دەبین کاریگەری وای نابێت لەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی زیاتر ئەو وەزعانەی کە لە ناو ئەمریکایە ئەوان کاریگەریان زیاترە لە سیاسەتی دەرەوە بەڵام بەبوونی هەر حزبێک یعنی حزبی کۆماری حزبی دیموکرات یان سەرۆکێکی وەکو ترامپ یان سەرۆکێکی وەکو بایدن دیار ئەو هێڵانە دەگۆڕێ ئەو بەرژەوەندیانەش دەگۆڕێ و ئەو سیاستانەش دەگۆڕێن ئەگەر بۆ زۆر گەورەش نەبی بەڵام گۆڕانکاری تێدا دەکرێت عێراق هیچ بەرژەوەندی لەوە نیە کە پەیوەندیەکانی لەگە ئەمریکای بەرە بارودۆخێکی نالەبار بادیان تێشی بدا عێراق لەو ئاستەدانیانی زۆر وڵاتی گەورە لە دنیای پێویستن بە پەیوەندی باشێ لەگە ئەمریکای چزای عێراق لەو بارودۆخەیدا ئەوەی کە لەسەر عێراق ئەوەیە کە ئێستا ڕێکەوتنامەی استراتیژی هەیە چوارچەوەی استراتیژی هەیە لەگەر ئەمریکای جێبەجێ بکە هەر ئەوەی لە بەرژەوەندی عێراق بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەش کە وەکو ئالنگارێک لە بۆ حکوومەتی عێراقی دێ ئایا عێراق دەتوانێت وەکو دەوڵەت مامەڵە لەگە ئەمریکا یان ئەو میلیشیا و گروپە چەکدارانەی کە ئێستا گفت دەکەن یان ئەوە دەکەن یان ئەژندایەکی هەمومان باش دەزانی هەرێمی یان دەرەچی لە عێراق جێبەجێ دەکەن بەرامبەر ئەمریکا بۆیە پێم وایە کە حکوومەتی عێراقی دەبی وەکو حکوومەت وەکو دامەزراوەیەکی سەرەکی لە عێراق مامەڵە لە نێوان دەوڵەت لەگە دەوڵەت بکە و نەهێڵی ئەو گروپە چەکدارانیان هەر لایەنێکیان هەر وڵاتێکی هەرێمی یان دەرەچی بێوێ ئەو بارودۆخی لە پەیوەندیەکانی کە زۆرە سەقامگیریەکێ لەو پەیوەندیانی ئێستا نێوان عێراق و ئەمریکا هەوڵ بدات تێکی بدا حکوومەتی عێراقی لەوە بەرپرسە کە بتوانێت لەگەر ئەمریکا و لەو بارودۆخە نوێی کاتە پێش لەگە ئەمریکا مامەڵە بکات گاوا شیع سودانی توی ئەمریکا پشتی کۆمبوونە دگەل جو بایدن ئاخفتنێکە باڵکێش کرد پەیوەندیان عێراق و ئەمریکا کلیلە سەقامگیریە ڕۆژهەڵاتە ناوینن حتا چندێ ئەمە ڕاستە و چاوە ئەف سەقامگیریە بڕێکە عێراق دەشێت بهێتە پاراست عێراق بەشەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕاستیشەکە بەشێکی گرنگە یعنی بۆ ئەمریکاش گرنگە بۆی ئەمریکا ئەو زۆرە گرنجیش تایبەت بە عێراق دەدا لە بوونی مەسەلەن وەکو بوونی چەکداریان و بوونی سەربازیان بوونی دیبلۆماسی گەورە لە عێراق زۆر جار ڕۆلی نێوەنگیریشی گرتێ لە نێوان ئەمریکا ئێران یان ئەمریکا یان هەر وڵاتێکی تر یان ئێران هەر وڵاتێکی تر ئەو ڕۆلی هەیە بەڵام برین کە زۆر سەرەکی بی زۆر سەرەکی نییە لەو بارودۆخی ئێستا بەڵام دەورێکی باشی دەبێت هەم بۆ خۆی بۆ عێراق هەم بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا پەیوەندەکانی زۆر باشی هەیە لەگەر وڵاتانی ناوچەکە پێچی زۆربیان لە عێراق باشتر بن لەگەر ئەردەن لەگەر وڵاتەکانی کەندا و لەگەر وڵاتە عەرەبیەکانی دیکە لەگەر تورکیا مەسەلەن بەڵام وەکو عێراق گرنگە بۆ ئەمریکا و ئەمریکاش گرنگە بۆ عێراق بۆی پێم وایە ئەو بەرژەوەندی هەردوو لایە یان ئەو بەرژەوەندی هاوبەشانەی لە نێوان عێراق و ئەمریکایە وا دەکات کە ئێمە ئەوە بکەین بەڵام وەکو باسم کرد ئێمە لە عێراق گرفتێکمان هەیە کە دەوڵەت بە تەواوی کۆنتترۆلی وەزعەکەی نە سیاسی نە ئەمنی نە ئابووریشی پێدەکرێت نە سەربازیشی پێدەکرێت بۆیە پێم وایە کە ترامپ وەکی کەسێکی ڕووی بڕیاران بە کەسێک و جهێ باوەریە نینە زێدە دەهێتە وەسەفکردن کەسێکە ممکنە ئەڤروکە قرارێکی بدات سباهی ئێکادی بدات ئەوە دیدگاوە سەرۆک بوو قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی مهندس شەوەکێدا و ژنیشکەوە کوشتن یعنی ترامپێ بەرێ و ترامپێ نوکە دەجوداهی هەبیت یانژی دە هەمان سیاسەتی پەیرەوکەت ئەکید کە ترامپ بۆ خولی دووەم دەبێتەوە سەرۆک ئەکید ئەزمونێکی هەیە لە خولیەکەم پێم وایە کە زۆر سوود وەردەگری لەو ئەزمونانەی هەیە ئەمە باز شتێک هەیە ڕاستە سەرۆکێ لە ئەمریکای بەڵام دامەزراوێکی قوڵ هەیە لە ئەمریکای هەندێک دامەزراوی زۆر بێسەنە کە ئیداری دەوڵەتی ئەمریکا دەکەن ئەم پێم وایە ئەو خولەی ترامپ هێمنتر و لە سەرخۆتر دەبی لە خولی یەکەمی بە سوودوەگرتن لەو هەموو ئەزمونەی کە هەیبوو لە جار یەکەم بەڵام ئەوەش ناشاردێتەوە کە ترامپ یان
دەسەڵاتی حزبی مثلەن کۆماریەکان کە هەبوو لە ئەمریکا زۆرە توندێکی تێدایە کە ئەوە ژوا دەکە کە نەیارەکانی لێ بترسێن هەتا زاروی دۆستەکانیش یانە ئێمە لەگەڵ ترامپ زۆر زار ئەزمموی ئەوەشمان هەیە مثلەن ئێمە کە ئەوەی کە بەسەر کوردستان داهات لە 2017 ئەوەی ڕۆژئاوا کە تەسلیم بە وڵاتی هەرێمی کرا مەسەلەن لە زۆر ناوچەیان هەر لە خولی یەکەمی ترامپ لە نێوان 2016 تا 2020 بەڵام من پێم وایە کە بۆ بەرژەوەندیەکانی گشتە بۆ ئەوەی کە هەندێک با بڵێن هەژمون هەیە لە ناوچەکە کەم بکرێتەوە لاواز بکرێتەوە لە بەرژەوەندی ناوچەکە پێم وایە ترامپ ئەوەی دەکات. باشە مەگوتی هەندێک ji wicûda Trump li Kuşkasbî ditirsin hindek pê kêfxweşin divêt ku kî bitirsin divê qonaxê de دیارە ئەوە نەمە هەر ئەوەی لە ڕنگدانەوەکان وا دیارە کە ئەوەی نزیکن لە پرۆژەی ئێرانی با بڵێن لە ناوچەکە ئەوان دەترسن چکە پێیان وایە مەسەن دیسان ئەوەیان دێتەوە پێشتاوی کە ئەو بڕیارە خێرایی کە ترامپ دای بە کوشتنی قاسم سولەیمانی کە ئەگەر بە واقعیان تەماشای قاسم سولەیمانی بکەین دووەم کەسایەتی بوو لە ئێران یعنی کەسایەتیشی ئەوە سادە و ئەوە نەبوو ئەوانەی کە دەترسن کە پێیان وایە کە مامەڵەکردنی ترامپ بەهێز یان هەڕەشەکردن تونترە لە دیموکراتیەکان و لە یەکێک وەکو بایدن بۆیە پێم وایە ئەوانەی کە نزیکیان ئەو گروپە چەکدارانەی کە نزیکن لە ئێرانیان ئەو گروپە چەکدارانەی کە هێز بەکاردەینن لە لێدانی ئەمریکا و لەولا یان با بڵێن سەقامگیری یان دەبنە هەڕەشەک لە بۆ ئەو بارودۆخی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە ئەمریکا دەیەوێت زۆرە سەقامگیرێکی هەبی تایبەتی لە پەیوەندیەکانی نێوان عەرەب و ئیسرائیل ئەوانە پێم وایە ئەوانە زیاتر لە هاتنی لە گەڕانەوەی ترامپ دەترسن لە بۆ ئەوەی دەسەڵاتی ئەمریکا. هێژە یاسین تەدیت گاوا سەرۆکوەزیران مەسرۆر بارزانی چوویە ئەمریکا بە تایبەتی دکۆمبوونا دگەل وەزیرێ دەرڤە وەزارەتە بەرگریە بەرپرسێن بلند گوتی ئەمن و ئارامی و سەقامگیری و ئابوووریەکە بە هەرێما کوردستانê ji بۆ ئەمریکا گرنگە و پاڵپشتیە لێت کرد. ئایا کابینەیە ترامپ دێ بەردەوامیەدەتە vê سیاسەتێ دگەل هەرێما کوردستانê؟ ئێمە جار بە خاڵک باس بکەم پێش سەردانەکەی مەسرور لە بۆ ئەمریکا ئەو سەردانە گرنگەی کە چەند ڕۆژێکی درێژی خایەن پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا تۆزە ساردێکی پێوە بوو پاش ئەو سەردانەی گەرمیەک و هاتەوە پەیوەندیەکان باش بۆ لە نێوان هەرێمی کوردستان و کە ئەوەش کاریگەری خۆی هەبوو هەتا لە پەیوەندیەکانی کوردستان لەگەڵ بەغداش پێم وایە کە وەکو باسم کرد هەندێک هێڵی سیاسەتی ئەمریکا هەیە سابتە ئەوەشە ئەمە ئەو ڕۆژە لە دیداری میری باڵێزی ئەمریکای کە زیاتر باڵێزی ئەمریکای نەک حزبێکیان نوێنەری لایەنبی پێوا بگوتی خۆشەویستی لەگەر بینی هەرێمی کوردستان و ئەمریکا خۆشەویستی دوولایەن هەیە بەڵام باجاوێش گرانە بۆ هەرێما کوردستانê دەبی ئەمە ئاگادار بین دەبی ئەمە بزانین کە ئەمریکا بە تەواوی چاودێری بارودۆخی ناوچەکە و هەرێمی کوردستانیش دەکات پێم وایە کە لایەنە سیاسیەکانی کوردستان چ بە حکوومەتی هەرێمی کوردستان چ بە سەرکردایەتی سیاسی کورد دەبێ بزانی کە بە جوانی و باشی و سوود لەو هەڵانە وەرگری دەبێت چی بکرێ باشترە لە بۆ ئەوەی ئەو گاپە دروست نەبێ لەو پەیوەندیە لەانی دیکە نەیەتە ناوێ و هەرێمی کوردستان لەلایەک ڕاستە باجی ئەم پەیوەندیە باشە دەدا کو ئەمە پڕ بکاتەوە لە بەرژەوەندی خۆی ڕاستە بازی تێدای هەموو پەیوەندیەکان بازی تێدای بەڵام پێم وایە کە ئەگەر پەیوەندیشی بەهێز هەبوو لە نێوان سەرکردایەتی کورد هەرێمی کوردستان و ئەمریکا سوودەکانی زۆر زیاترە لەوانەی لەو بازێن ڕاستە هەڕەشەمان لێ بکرێت لەو لە زار بەزار هەندێک موشکمان لەو فرەدەنیان هەندێک درۆن شتێمان بوونێرن ئەو ئەبلوقا ئابوووریانەی کە تا ئێستا بەردەوامن ئەوانش بەشێکە لێی پێم وایە ئەگەر ئەمە توانیمان هێڵەکی چاک یان پەیوەندێکی چاک لەگە ئەمریکای بەسن زۆر لەو ئەوانە پاشەخشێ دەکات ئەمریکا ئەگە وەکو باسم کرد وەکو سیاسەتی خۆی ڕاستە زۆر جار ئەمە جێمان لێ دەبی لە بەرپرسە باڵاکانی ئەمریکا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگێنە بەس ئەوە ڕاست نییە دەوڵەتێکی زۆر قوڵ هەیە لە ئەمریکا ئیدارێکی زۆر قوڵ هەیە لە ئەمریکای کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەرێمی کوردستانەوە بە عێراقەوە زۆر گرنگە بۆیان بۆیە پێم وایە ئەگەر بتوانین سەرکردایەتی کورد حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی باشێبی لەگە ئەمریکا پێم وایە سوودی زۆر زیاتر لە ئەوەی کە وەکو جەناوت باسمان کرد کە زار بەزار هەندێک بازی بدەین بەڵام ئەو وڵاتانی کە هەڕەشە لەمە دەکەن ئەو لایەنانی کە هەڕەشە لەمە دەکەن بۆ خۆیان ئێستا لە هەوڵی ئەوەدان کە پەیوەندی باشیان هەبی لەگە ئەمریکا بە تایبەتی پاش هاتنەوەی ترامپ هێژا یاسین بە کورتی ئایا ڕاستە دۆناڵد ترامپ دەژێتن شەڕێ دنا بەرە ئیسرائیل و غەزای ڕاگریتن و رووسیا و ئوکرانیا و ئارامیە بە ڕۆژهەڵاتە ناوین بەگەڕێنیت دەشێت ممکنە بەڵێنەکانی وایە بەڵام پێم وایە کە ترامپ دەتوانێت زیاتر فشار لەسەر حکوومەتی ئیسرائیل و نەتەنیاهو بکە
کە شەڕی غەزە ڕاوەستی ئەوەی ئۆکرانیش پێم وایە کە ئەوها بە ئاسانینە دەبی جۆرە تێک تێگەیشتەکان بی لەگە ئەوروپا چکە ڕاگررتنی باردۆخ ڕاگررتنی لاسەنگە لە نێوان رووسیا و ئەمریکا رووسیا و ئەوروپا بۆی پێم وایە کاتێکی باشی دەوێتە ئەو گەلەک سپاس هێژای یاسین عزیز شروع بەکاری سیاسی تو گەلک بخێر هاتی. زۆر سپاس.